لێرە ڕۆژانە خەڵ ڕۆمانتیەکە بۆ سیارە شۆدن لە فەسڵی بەهاریشا زیاتر خەڵ سیارە شوا بۆ بە پێوەی کە ڕۆهات دەرە بۆ سەیران و گەشتن حەزەکە سیارەکەی پاکوێ لە فەسڵی بەهارا زیاتر. ئێمە ڕۆژانە سیارە ئەشۆین بە شێوەیەکی شوین کە دووبارە بێتەوە لامان. ڕووی دەروی سیارە شەر نییە پاک بێت، ڕووی ناویشی شەردە، هەر ڕووی ناوە پاک بێت شەرتەوەی گلەیمان لێ نەکەن کە گلەیمان نەبوو دووبارەیە نوێمەش بە پاکترین شێوە جوانترین شێوە بۆیان پاکەکەین و بۆیان نەشۆین. من حەزەکەم هەموو ساڵێک ئەم ڕۆژەهانی کودەکە بێت و تایسە ئەبینم کە پارکشانە ئەوە شلۆق و خۆشە بێت. هەدەف لەم فعالیەتی ئێمە زۆرتر ناساندنی فعالیەتی ژیمناستیک بە خانەوادەکان بە مناڵەکانە کە بزانن کە بەرنامە هەیە کە ئەتوانن مناڵەکان لە 4 ساڵەیی و واردی ئەم فعالیەتە ببن، ئاشنا ببن و بتوە ئەتوانن ئەنجامی بن. ئیرۆز هاتمە فرانکفورت داگو ئەس vê پێشەنگا هەری مەزن ببینم و بەشدار ببم. ئەم gelekî kêfxweşin got pirtûka Kurdî jî ciyê xwe girtiye. Min bihîst îro roj ev cara bîstemîn e pirtûka Kurdî li vir hazir dibe. Birasî ev ya tiştekî pir baş e û ez kêfxweşim jî wê gelek nivîskarê Kurd hazir bibin. Ich bin hier, um Freunde von mir zu unterstützen, die hier Produkte ausstellen. Und ich denke, die Buchmesse ist wichtig, weil man Netzwerke bilden kann, weil man sich kennenlernen kann und austauschen kann über wundervolle Bücher.